ماوەی 2-3 مانگ بوو دەرمانمان بۆ نەهاتبوو و بەشی شتێکی زۆر کەم هاتبوو هینەکەش وا بوو ئەیانوت گوایە ئێمە دەرمانمان حسەی خۆمان وەرگرتووە ئەوە بوو وەزیری تەندروستیش ڕایگەیان بەڵام دیارە تەنسیقی باش کراوە لە بینی هەردوو وەزارەتەکە ئێمە لە دوێنێەوە دەرمانمان بۆیێت وەکو هاوکاریەک گێت بۆ ئەم نهایەتی ساڵە مەسەلەن دوێنێ 5-6 لۆری گەورە مغەزی شتمان بۆ هاتووە ئەمڕۆ 3 لۆری دەرمانی حەبوو شروباتمان بۆ هاتووە بەیانی وعدوایە دەرمانی سەرەتانی بێ یعنی ئەمە بەردەوامە بێ وەکو هاوکاریەک لەم ئەخیری ساڵە ڕەنگە ئەم دەرمانانە مەسەرەن تۆ هەموو کێشەکانت پێ حەل نەکات چکە ئێمە خۆشمان قەت کێشەی دەرمانمان حەل نەبووە لە بەروی خۆمان جاران دەرمانمان فول بوو مەسەرەن تۆ توانی هەموو وەختێبایی 10 ملیار بکڕی بە زێستا ئێمە مانگانە بایی ملیارێک دەرمانەکڕین بایی 600 ملیۆنیش مەوادی مختبەری بەس کە ئەم 2-3 مانگە دەرمان و شت نەئەهات هەم ئێمە تۆقی بووین ترسابووین هەم خەڵکیشت هۆکارەکەی ئەوە بوو یەکەم وەزعەکە باش نەبوو دووهەم بەغای وت کە دەرمانی تۆ تەواو بووە حیسەی کوردستان